ژنان و پیاوانی کرێکار. کۆمەڵە هاوپەیمانیەکانی دابینکردنی هێزی مرۆیی وەک کار لە ناوەندە پیشەییەکان، خزمەتگوزاری و تەنانەت کشت و کاڵیەکانیشدا گەشەیان کردووە. کرێکارانی خەباتکار لە گشت بوارەکاندا خوازیاری نەمانی ئەوان و کوردکردنەوەی دەستی سەرمایەدارە مفتەخۆرەکان و زاڵبوون بەسەریاندا. ئەم ناوەندانە کە حاصڵی شێوازی ئابووری نێئۆلیبراڵین، بە مەبەستی نەهێشتنی پەیوەندی ڕاستەوخۆی نێوان خاوەنکار و کرێکار و هەروەها لاوازکردنی جێگە و پێگەی کرێکاران و ڕێکخراوە کرێکاریەکان پێک هاتوون. خاوەنانی ئەم ناوەندانە بە سەپاندنی گرێبەستی کاتی و کورتماوە بەسەر ئێوە کرێکاراندا ئاسایشی پیشەیی ئێوەیان بە تەواوەتی خستۆتە ژەرمەترسیەوە. ئەوان وەک مشەخۆر لە ڕێگای بەشداربوون لە چەوساننەوەی ئێوە ژنان و پیاوانی کرێکار وا پەرەپێدان بە چەوساننەوە درێژە بە ژیانی خۆیان دەدەن. لە کۆماری ئیسلامیدا زۆربەی خاوەنانی ئەم ناوەندانە دەور و نەخشێکی سەرکوتگەرانەیان بووە لە پێناو مانەوەی ئەم ڕژیمە ستەمکار و چەوسێنەرەدا و هەروەها بە مژینی خوێنی ئێوە کرێکاران و پێشێلکردنی مافە دموکراتیکەکانی ئێوەوە پاداشتیان وەرگرتووە. گرێدراوبوونی ئەوان بە ڕژیمەوە بۆتە هۆی ئەوەی کە هەڵوەشانەوەیان پێویستی بە خەبات و یەکگرتوویەکی بەهێزتر هەبێت. هەڵسوڕاوانی کرێکار لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا پتر لە هەر کاتێکی تر پێویستی ڕێکخراوبوون و یەکگرتوویەکی خەباتکارانە لە پێناو نەهێشتن و هەڵوەشانەوەی ئەم ناوەندانە بۆ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕوون بکەنەوە.